by so far, and they've got یانەکانی تۆپی پێ چۆن پارە پەیدا دەکەن؟ پێدەچێت ئەوە پرسیارێکی هەمومان بێت کە چۆن یانەکانی تۆپی پێ پارە پەیدا دەکەن. لەم راپۆرتەدا باز لە ڕێگاکانی داهاتی یانەکانی جیهان دەکەین. یەکەم، گرێبەستی پەخش. یەکێک لە سەرچاوەکان بینەرانن. هەموو خولەکانی جیهان بە پێی کاریگەری و ناوبانگ و بینەرانیان گرێبەستی تایبەت لەگەڵ کەناڵەکانی تەلەڤیزیۆن واژۆ دەکەن. لە دواتردا داهاتی ئەو گرێبەستانە دابەش دەکرێت بەسەر یەکێتیەکانی تۆپی پێ و بەسەر بەهێزترین یانە. ئەو یانەی زۆرترین بینەری هەبووە، ئەو یاریانەی زۆرترین بینەریان هەبووە. خولی ئینگلیزی گەورەترین گرێبەستی پەخشکردنی یاریەکانی هەیە بە شێوەیەک کە گرێبەستی نێوان ساڵانی 2019 بۆ 2022 بە بڕی 4 ملیار و 500 ملیۆن پاوەند فرۆشراوە. دواتر کە داهاتەکەی دابش کراوەتەوە بەسەر یانەکاندا، بۆ نمونە لیڤەرپوڵ وەکو یانەیەکی پاڵەوانی خولەکە 139 ملیۆن پاوەند داهاتی هەبووە. نۆرویچ سیتی کە یەکێک بووە لە دواهەمین یانەکان، بەڵام بڕی 92 ملیۆن پاوەند داهاتی هەبووە. دووەم، بلیتی یاریەکان. یەکێک لە سەرچاوە بەردەوام و گرنگەکانی داهاتی یانەکان بریتیا لە فرۆشتنەوەی بلیتی یاریەکان و ئەو پارانەی هەواداران دەیبەخشن بۆ کڕینی ئەو بلیتانە. هەندێک جار یاریەکانی کۆتایی نرخی بلیتەکانیان زۆر بەرز دەبێتەوە. بۆ نمونە بلیتێکی ڕیزی پێشەوەی یاری کۆتایی خولی پاڵەوانێتی ئەوروپا بە فەرمی گەیشتۆتە 513 پاوەند، تەنانەت لە بازاڕی ڕەشدا بە گرانتر فرۆشراوەتەوە. سێیەم، فرۆشتنی تیشێرت. یانەکان ساڵانە دەیان ملیۆن دۆلار تەنها لە فرۆشتنی تیشێرتەکانیان داهات پەیدا دەکەن. بەو هۆیشەوە ساڵانە دیزایانی نوێ بۆ تیشێرت و جلوبەرجی یاریەکان دەنەخشێنن. ئەگەرچی بەشێک لەو داهاتە بۆ یانەکانە، بەڵام بەشێکی زۆر لە داهاتی فرۆشتنی جلوبەرجی یاریزانەکان بۆ کۆمپانیا زەبەلەحەکانی وەکو نایک و ئەدیداسە. بۆ نمونە کۆمپانیای نایک گرێبەستێکی 5 ساڵی لەگەڵ یانەی لیڤەرپوڵ کردووە بە بڕی 200 ملیۆن دۆلار، کە دواتر لە فرۆشتنی تیشێرتەکاندا یانەکان تەنها لە 120 ئەو داهاتە وەردەگرن. چوارەم، خەڵاتەداراییەکان. لەگەڵ سەرکەوتنی زیاتر و یاری و دەستکەوتی گەورەتر، یانەکان داهاتی گەورەتر دەچننەوە. بۆ نمونە تەنها بە بەشداریکردن لە خولی ئەوروپا یانەکان بڕی 15 ملیۆن یۆرۆ داهاتیان دەبێت. سەرەڕای ئەوە هەر بردنەوەیەک بڕی 2 ملیۆن و 700 هزار یۆرۆی دیکە مسۆگەر دەکەن. لە حاڵەتی یەکسانبوون 900 هزار یۆرۆیان دەست دەکەوێت. پاڵەوانی خولەکە 19 ملیۆن یۆرۆ بەدەست دەهێنێت. ئەوەش مانای وایە لە کۆی گشتیدا بە نزیکەی 80 ملیۆن یۆرۆ دەباتەوە. پێنجەم، سپۆنسەرەکان. لە دەوروبەری یاریگاکاندا وەکو دەبینین بانگەشەی کۆمپانیا و دامەزراوەکان هەن کە ئەوەش داهاتێکی گەورە بۆ یانەکە تۆمار دەکات. بۆ نمونە یانەی ڕیال مەدرید بە پێی گرێبەستێکی 5 ساڵی لەگەڵ کۆمپانیای هێڵی ئیمارات لە هەر وەرزێکی ئەو 5 ساڵەدا ساڵانە 82 ملیۆن و 500 هزار دۆلار وەردەگرێت. یانەکان تەنها بەوە ناوەستن، بەڵکو ئامادەن ناوی یاریگاکانی خۆیان و بانگەشەکان لەسەر تیشێرتی یاریزانەکانیان دابنێن بۆ ئەوەی زۆرترین داهات کۆبکەنەوە. America's number 10, the best number 10 in the world, Lionel Andrés Messi. شەشەم، فرۆشتنی یاریزانەکان. یانەکان پارەیەکی خەیاڵی خەرج دەکەن بۆ کڕینی یاریزانەکان و هەندێک جار کورتێنان لە بودجەی یانەکەدا دەبێت بە مەبەستی مسۆگەرکردنی یاریزانی بەهێزتر. هەندێک یانە پارەی زۆر و زەوەندیان لە فرۆشتنی یاریزانەکاندا دەست دەکەوێت. بۆ نمونە یانەی بێنڤیکای پورتوگالی بە بڕی 1 ملیار پاوەند یاریزانی فرۆشتووە لە ماوەی دەی ڕابردوودا. هەموو داهاتی فرۆشتنی یاریزانەکانیش بۆ یانەکە دەبێت، تەنها ئەگەر بڕێک پارەی دیاریکراو وەکو پاداش بە یاریزانەکە بدرێت، ئەوەش ئەگەر لە گرێبەستەکەدا ئاماژەی پێدرا بێت. لە حاڵەتێکدا ئەگەر یاریزانەکە گرێبەستی تەواو ببێت لەگەڵ یانەکەیدا، ئەوا دەتوانرێت بەبێ بەرامبەر بگوازرێتەوە یان گرێبەست لەگەڵ یانەیەشی دیکە بکات. سەرچاوەکانی داهاتی تۆپی پێ زۆر و زەبەندن.
تۆپی پێ کە ڕۆژانێک هیوای خەڵکانی هەژار بوو بۆ دەربازبوون لە ناڕەحەتی و چەرمەسەری و هەژاری، ئێستا هەژارەکان ناتوانن تیشێرتی یانەخوازراوەکانیان بکڕن، یان لەوانەیە پارەی پێویستیان نەبێت بۆ چوونە ناو یاریگا یان تەماشاکردنی لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە. بەڵام داهاتوو دیار نییە، ئایا تۆپی پێ تووشی قەیرانی دارایی دەبێت و بگەڕێتەوە سەر وێنەکەی ڕابردووی خۆی؟ ڕای تۆ لەو بارەیەوە چییە؟